خۆی سەرەتای سەرهەڵدانی هەر جوڵانەوەیەک ئامانج و بەرنامەی خۆی هەیە. زۆرێک لەم ئامانجانە هەر ئەگەر چی سەرەتا بانگەشی جیاواز هەیە بۆ ئیسلاحا بۆ گۆڕینی بۆ لە منە سیستەمی سیاسیە یاخود بۆ بەدیێنانی عەدالەتە، بەڵام لە بنچینەدا ئامانجێکی تری لە پێشە ئەویش گەیشتنە دەسەڵاتی سیاسی بۆی گەیشتنە دەسەڵاتێکە لە هەر ناوچەیەک بێ یاخود لە هەر پێگەیەکی جۆرافێ بێت گەیشتنە دەسەڵات بەس لەوەیە کە بەڕێوەبردننی حکوومەتە. هەر کاتێکە جوڵانەوەیکی دروستە بێ ئایا دینی بێ یاخود سیاسی بێ بەرژەوەندی ئەگەڕێت بە دوای بەرژەوەندەکانی خۆیان لە خاڵی ئەو خاڵانەی کە لە پێکهاتەی ئایدیا و فکرە و پێکهاتەی کۆمەڵایەتی و کولتوری هەر ناوچەیەکە هەیە. بەنمونە ناکرێت حرەکەیەکی وەک جوڵانەوەیەکی وەکو داعش لە ناوچەیەکە دروست بێت کە ئەم ناوچەیە بۆ نمونە بیرۆبۆچینێکی جیاوازی هەبێت، دینێکی جیاوازی هەبێت بۆ لەبەرەوەی کاریگەری نابێت لەسەر ئەو ناوچەیە. منطقەی چ ناوچەیەک بە کوردی و یاخود هەموو وڵاتانی عەرەبیش ئەوەی کە لەبەرەوەی ئەوەی فکرەی دینیان و دینی ئیسلامیان لا پیرۆزە، دینی ئیسلام پەیڕەوەکەن، بۆیە ئەو جوڵانەوەنە سیاسیانە داعش بێت هەر جوڵانەوەیەکی تر بێت ئیسفادە لەلایەنی سۆز و لەلایەنی عاتفی و لەلایەنی بەهێزی دین لە ناخی تاکانی ئەم کۆمەلگا ئەبینێت. جگە لەوەش سوود لە کۆمەڵەشتی تر ئەبینێ لەوەی کە نائەدالەتی و هەروەها ئەو کەم و کوڕیانە گەندەڵیە یاخود پێشێلکارانەیە کە وا لە تاکێککە کە ڕقی لە نیشتیمانەکەی خۆی بێ، بۆیە زۆر جار وەکو مێلورەیەک چۆن لە ئاواخنکێت دەست بەو تەڵەپۆشەکە بات، بۆیە هەر جوڵانەوەیەک تێ دروستە بێت وەکو تۆڵەسەندنەوە لەو دەسەڵاتی کە خەونەکانی نەهێناوەتە دی پەنای بۆ بە. ناوچەی ئێمەش وەکو هەمومان ئەزانی کە ناوچەیەکەم بەهۆی ئەو گۆڕانکارە سیاسیانەوە بەهۆی ئەو بارودۆخی کە بەسەریاتی ئەبەری ئەبینی بەردەوام ناجێگیری هەیە، بەردەوام گۆڕانکاری هەیە، بەردەوام ئێمە بەدەست کۆمەڵێک کێشەی گەندەڵی و نایەکسانیەوە ئەناڵێنین. جا ئەمە گەر سیاسەتی دەرەوە بێت کە لە ئێمە تەطبیقاکە، چونکم بوونی ناوچەیەکی ئارام لە هەرێمی کوردستانە مەترسیە بۆ وڵاتانی دراوسیە کە هاوشێوی کوردەکانی ئێمە لەوێ ئەژین. گەر پێگەی ئێمە بەهێز بێت بێگومان مەترسی لەسەر ئارامی و لەسەر دەسەڵاتی ئەوانیشێ. بۆیە هەموو ئەو دەوڵەتانی کە لە ئاستی دەرەوەن سیاسەتیان لە ناو هەرێمەکەی ئێمە هەیە، سیاسەتیان لە عێراقا هەیە، سوود لەوە ئەبینن کە ئەم ناوچەیە نائارام بێ. بۆیە لە ڕووی ئایدۆلۆژیا و لە ڕووی فکریەوە کار لەسەر کەسایەتی تاکەی ئێمە ئەکەن کە بەردەوام ناڕازی بین، کە بەردەوام پێشەلکاریەکان بە چۆنەڵی بە حاڵەتێک وەرگرین کە ئەمە تعدایەکمان لەسەر کراوە. ئەم لە ڕووی فکری تاکە و لە ڕووی دەسەڵاتیشەوە ئەبینی دووبەرەکی و ناوەکی لە نێوان حیزبە کوردیەکانە پێیابێ بۆی کە نەتوانن دەوڵەتێکی سربەخۆن ئایدیا بن کە دەوڵەتێ بێ کە هاو بەرنامە بێ، هاو پرۆگرام بێ. ئەم پێشێوینانەوە کە بۆی کە حیزبی کوردیەکانمان یەگرتو نەبن و هەروەها تاکێکی ماندوومان هەیە تاکەش ناڕازیە کار لە سەر دەرونی ئەکات بۆی کە هەر فکرێکە لەناو ئەم کۆمەلگایە بڵاو ئەبێتەوە کاریگەری لەسەر ئەوە بێت تاک بە تاکی ئەبینی وەکو ملوانکەیە چین بەچین وەکو لەسەر کاریگەری لەسەر هەمومانە بێت. چینێکی زۆر لە گەنجان کە بێ ئەمەلن لەم وڵاتە لە ڕووی ئیشەوەیە، لە ڕووی خواستە حەزەکانیانە کە گەنجێکە پێ ئەگات تاقەیەکی زۆری هەیە، تاقەکەی بۆ سەرف ناکرێت، یعنی بەڕاستی ناتوانێت ژیانی هاوسەرگیری پێک بێنێت. لەگەڵ ئەوەشە کۆمەڵە حەز و ئارەزووی هەیە جۆرێکە کە گەنج لەو سەردەمەدا ینی تاقەیەکی زۆری هەیە چۆن ئیفراقی کات. زۆر جار بنە نێچیری ئەوانەی کەم بە ناوی چ بە ناوی داعشۆ بێت چ بە ناوی هەر حیزبێکی ترەوە بۆ منە پێی ئەڵێ من ئەدبم بۆ ئەوروپا. ئەبینی کە کاتێک زۆرمان بینەوە، ینی من کات زۆر کەسانی گەنجانێکی زۆرم دواندواڵێ من بە نیەتی ئەوروپا چوون بۆ تورکیا، چوون بۆ سووریا، چوو بۆ شوێنێکتر وەختی خۆم بینیوە تۆ لە ناو داعشا بوو. ئەمە زۆر مشکیلەیەک بۆی کە تۆ تمۆحەقی دەبەردەمی گەنجێک کە بۆی کە لەم ناوچێ ڕزگاری بێ ئەچێت بۆ ئەوروپا بەچی لەسەر بنەمای کە چێتە وڵاتێکی ترەوە بۆ منە چێتە تورکیا وڵاتێکی تر لەوێ مێشکی ئەشۆرێتەوە بەرنامە ڕێژێکی وای لێ ئەکرێت کە ئەم ئینسانە لە مەرحەڵەی گەنجیایە کە مێشکی ئامادەیە بۆ وەرگرتنی زۆر زانیاری. ئەمە لە لایەکی تریشەوە منافەسی لە نێوان حیزبەکانە هەیە. زۆر جار وەکو هەڕەشەیەک داعش بەکارهێنرێت بۆ بەدیهێنانی ئامانجێکی خۆی، بۆ بەدیهێنانی پلەیەکی خۆی. ئەگەر تۆ ئەو مەبەستی کە هەمە بۆم جێبەجێ نەکەی ئەوە من چیەکەم نائارامی لێتێکەیە. بەڵام بە شێوەیەکی ئامۆڕکلامی و ئەلامەکان منتوەڵین داعشە، بەڵام شەرت نییە داعش بێ بگرە لەوانەیەک لایەنێکی حیزبی بێ ئەو کەسانی کە بەناوی داعشۆن لە پێدانی بڕێک پارە وای ئەکا ئەم کەسە بێتە بەناوی داعشەوە بابەتەکە بڵاوەکە، بەڵام خۆی لە خۆیدا داعش نییە بەڵکو
لایەنێکە کە وەکو بۆ بەرژەوەندی خۆی بەکارەهێنێت. ئەمانە بە زیاتر بە هۆکاری سەرەکین کە ئەوەی کە داعش دروست بوو، ئەوەی کە بەردەوامی داعش هەیە بە هەمان شێوە گۆڕانکاریەکانی کە لەم ناوچەڕوەدا بۆ نمونە دروستبوونی کیانێکی کوردی لێرانە ئەگەرچی کیانەکە هەر چۆنێکیش بێ بەکەم و کوڕەکانیشەوە لە بەرژەوەندی چ وڵاتانی ئێران چ وڵاتانی تورکیا نیە. ئەمە لەلایەک وەکو بینی کە ڕۆژئاوا توانی لەو گۆڕانکارێنی کە لە سووریا ڕوویدا کیانێک بۆ خۆی بێنێتە ئاراوە بە هەوڵ و کۆشی خۆی و بە هاوکاری هاوپەیمانانیش تا ڕادەیەک ئەبینی کە بوونی ئەم لە باشوور و لە ڕۆژئاوا دروستبوونی کیانێکی کوردی مەترسیە بۆ کێ بەترسیە بۆ سەر دەوڵەتی ئێران مەترسیشە بە دەرەجی ڕئیسی بۆ کێ بۆ تموح و بۆ دەسەڵاتی تورکیا لەبەرەوەی کە ئەم ناوچانە بەهێز بن جوڵانەوە کوردیەکانی ناو تورکیاش بەهێزە بن بۆ مەترسی ئەوە هەیە کە ئەوانش بیر لەوەکەنە سەربەخۆیەک بۆ هەرێمی کوردی خۆیان بن ئەمە لە لایەک و لایەک دیشەوە لاوەزبوونی دەسەڵاتی حکومڕانی تورکیا ئەمانە هۆکارێکی سەرەکین بۆ ئەوەی کە تورکیا جگە لەوەش تورکیا ئامان بەرژەوەندی تری هەیە لە خاکی عێراقا لە خاکی ڕۆژئاوایە ئەویش چیە بەرهەمی سامانە سروشتەکانە نەوتە کە خۆتەزانی ئێستا تورکیا وڵاتێکە لەسەر گەشتیاری ئەژی بەڵام بوونی نەوت کە ئێساکێ خواستێکی نێودەوڵەتی زۆر لەسەر نەوت هەیە داگیرکردنی ئەو ناوچانی کە بیرە نەوتەکانیان هەیە ئەمە ئامانجێکی تری ئابووری تورکیایە بۆیە وا باشە بەرژەوەندی تورکیا وا ئەخوازێ کە ئەم ناوچانە ئارام نەبن بەڵکو بەرژەوەندەکانی خۆی چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووری بێ بگێنێتە ئەنجام بۆیە پاڵپشتێکە بۆ ئەوەی کە داعش بەهێز بێت چ بە تەدریبدانی بێت چ بە بڵێن پەیداکردنی پاڵپشتی نێودەوڵەتی لەسەر ئاساسی مادە بێت هەروەها خۆگونجاندنی خۆی مەرجانانی بۆ هەندێک دەوڵەتانی چ ئەمریکایە چلانەکانی ترە زەختێک کاتە سەریان بۆ ئەوەی کە هەنێک جار ئەبینی لە هەنێک پێشێرکاری و لە هەنێک سیاسەتی داعشیش بێدەنگیەک ئەبێ ئەمەش وا ئەکاتە ئەو بارودۆخی کە فکرەکانی داعش و جوڵانەوەکانی تریش لەوانەیە ئەمڕۆ داعش بێت سبینێ جوڵانەوەیەکی تریش بێت بەردەوامە بێت چکە چاو لەسەر عێراق هەیە بە عام وەکو سامانە سروشتی وەکو شوێنی گونجاندنی عێراق و لە ڕووی بازرگانی لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتەکانی شۆبێ هاتو چۆ کردەوە و ڕۆژ ئاواش بە هەماشکل بەوە ئەو سامانە سروشتی کە هەیە لە وڵاتەیە تموحی دەوڵەتانی تر و نەبوونی سربەخۆی لە وڵاتان نەبوونی دەوڵەتێک نەبوونی کیانێکی سربەخۆ نەبوونی سیادە کە ئەگەر دەوڵەتێ بەهێز نەبوو سیادەشی نابێ و ئەکا کە دەوڵەتانی تر بە ناوی هەر جۆرە بە ناوێک بۆ ناوی بۆ ناوبردننی نایارەکانی خۆیان بێ بە ناوی پاراستنەوە بێنە ناو ئەم هەرێمە و ئەمێوەرە سەقامگیر نەبێت چه عێراقیش و چه سووریاش ئێساکێ دەوڵەتێکی بەهێز نین سیادەیەکیان نییە خۆیان لە بەرێک هەڵۆشاون سووریاوە حاڵەکەیتی و عێراق شەزانی بە چەنەوە چەند مایکی بەسەرا تێپەڕێەوە بینی دەوڵەتی نانتوانی حکومەت پێگەن نەتوانێت لەسەر پرۆسی سەر کۆمار مناقەشەیەکی زۆر هەیە ئێران تورکیا سوود لەم نەئارەمیە بینێ لە هەردوو ناوچەکە ئەمە لەلایەک ترشۆ دەنگۆی ئەوە هەیە کە سوپای ئەمریکا چ لە عێراق و چ لە ڕۆژئاوا بکشێتەوە ئەمە لەلایەک ترشەوە هەیە ئەبینی هەر لە شوێنێکە ئەمریکا دەرەچێت رووسیا حەوڵەدا سەیطرەکە بەسەر ئەو ناوچەیە چۆنیش سەیطرەکە بە ناوچەوە لە ڕێگەی هاوپەیمانەکانیەوە لە ڕێگەی سووریایە لە ڕێگەی ئێرانەوەیە و هاوبەهانگیەکیش هەیە کە لەگەڵ تورکیا لەەوە دانیشتن هەیە بۆیە ئەبینی زۆر جار ئێمە بە شتێکی ڕۆتینە بین ئەڵێن لەوانە شتێکی عشوایی بە بەڵام عشوایی نییە ئەمە هەمووی بە بەرنامەیە هەمووی سیاسەتێکە بۆەوەی کە چۆن بکرێت بە بەرنامە ئیشەکانە کرێت ئەگەر بەڵام بە بەرنمەیەکەش ئیسفادە لە کۆمەڵی خاڵی لاوازەکەن ئێمە چەند ماوەیەک پێش ئێستا ئاگادار بوون کە لە ڕۆژئاوا هەرێمی ڕۆژئاوا ئاماژی بۆ کرد کە ئێمە ژمارەیەکی زۆر داعشمان لای دەوڵەتی لە داوای لە دەوڵەت ئەوروپیەکان کرد و ئەو کەسانی کە بە تۆمەتی داعش لەوێن بیان بانەوە بە وڵاتی خۆیان بە تاوانەکان و نەک بە ئەوەی کە هین بێت بە یاسای بڵێن کە بچ حکم بێنێت بۆی کە داعش حرەکەیەکە کە دژی مرۆڤایەتی بۆ توانێت لە دادگای وڵاتەکەی خۆشی دادگای ئەم کەسە بکات ئەو بیانیانە بەرنەوە بە وڵاتەکەی خۆیان ئەمە لەگەڵ ژمارەیەکی زۆر لەناو ئەو سژنایە ئەبینی وەزعیان باش نییە یعنی کە ئێمە لە راپۆرتی تەلەڤیزیۆنی بین ئێمە لەوێ نین کاتێکیش کەم ئەو ناهەموارێ لە ناو سژنا هەیە و ژمارەیەکی زۆرە و ئەبینی کە زۆرێک بە تایبەتی لە سەردەمی کۆرۆنادا فۆزایەکی زۆر دروست بوون ناو بەندیخانەکانە و زۆری ئەمانە لە ئەنجامی شەڕەکانان کەم ئەندام بوون یاخود ئەبینی بریندارن یان کۆمەڵەشتن سوود لەم لاوازێ بینرا کە بۆی کە بڵێن ئەم سژنانە کە لەوێنن ئەمە عشوایی و ناڕزایی خۆیانە
تەقیوەتەوە بەڵام ئەگەر بەپێی ئەوانێکی ئەمە پێی هەواڵەکان ئێمە لێوێنین بەپێی ئەو هەواڵن و ڕیپۆرتاژانەکە ئیبینین ئاماژە بۆ ئەوکە کە پلان هەبووە کە لەوەی کە سژنەکان ئاگاداری ئەم ڕووداوە بوون لەوەی کە ئەبینی فەوزا و تەقە و پێکێشانی سیارە بە دیواری سژنا و تەقینەوەی دوا بە دوایەکە ئەمە بەرنامە ڕێژی بووە کەواتە پلان هەیە بڵێ هیچ شتێ بە عشوایی نییە پلانەکانیش چییە پلانێکی ئەگەر لەسەر ئاساسی 3 دەوڵەتە 4 دەوڵەتە بەرژەوەندەکانی خۆیانە بەرژەوەندی مادیەکانە و بەرژەوەندی سیاسەکانە بۆیە هیچ شتێک مانای ئەوە نییە کە ئەمە لەم هەرێما بە عشوایی ڕوەدا هەمووی بە پلانە پلانەکانیش وەکو پێم وتی بەرژەوەندی خۆیانە جێبەجێیەکەن لەسەر وڵاتێک ئەم وڵاتە ناتوانێت سیادی خۆی پارێزێت فرەنەتەوەیە ئیسفادە لەواکەن هەر کاتێکە مەسلێکێتەوە بۆ منە شیعادا بەسەر دژی سونا کوردەدا بەدەست بە دژی عەرەبا ئەمە بۆ منە لە ڕۆژ ئاواش بە هەماشکڵ هەمان سیاست ئەوانیش فرەدینە بۆ منە شیع هەیە سونا هەیە ئیسفادە لەماکەن ئەو وڵاتانش کە بە جیاوازن فکری جیاوازیان هەیە واکەن کە ئەنا ئارامی دروست بێت بۆ ئاقاراتێک کە چەندی ساڵە عێراق ئێمە بەدەست ئەوە ئەناڵێنین کە ئارامی ڕووی لە وڵاتە کردووە بێگومان هەمیشە هاودەمی هاوخەمی دڵسۆزی بۆ خاک و نیشتیمان بنەمایەکە کە هیچ سیاسەتی ناتوانێت لە ناوی بەرێ ئەمە هیچ هینێکیتیانێ وەکو چۆن تۆ لە خێزانێکە ئەگەر خێزانەکەت پارێزراوە بێت و یەکگرتوبی هیچ کەسێ ناتوانێت خێزانەکەی تۆ تێکدات بە هەمان شێوەش لەسەر ئاسی نەتەوایەتیش ئەگەر ئێمە میلەتێکی یەکگرتوو بین هاوخەمی یەکتر بین دوای بەرژەوەندیە تایبەتەکانمان نەکەوین لە مەسەل حساسەکانە چکن بەڕاستی هەنێ بابەت هەیە پێویستە بەرژەوەندی حیزبی خۆمان وەلانین یەکگرتوو بین ئەگەر ئێمە بۆ شێوازە یەکدەنگ بین باوەڕ بێت ئەتوانین ئاماژمان هەبێت ئەگەر لەسەر ئاسی دڵاوتانی دراوسێش دژایەتیمان بکەن لەسەر ئاسی نێودوڵەتی وەکو میلەتێکە بە دوای ئاماجی ڕەوای خۆمانەوەین پشتبەستن بە بنەماکانی مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین ئەتوانین بگەینە ئاماج بە تایبەتی ئێمە بتوان بزانین لەگەڵ کیا هاوپەیمانی ئەەکەین بە تایبەتی لەسەر بنەمای مافی مرۆڤ و لەسەر ئەساسێکی علمی زانستی تۆ ئەتوانی هاوپەیمانەتی و هاودەنی ڕایگشتی بۆ خۆت ڕاکێشی لە کاتێ لە سەردەمانێکە کە ئێساکێ جیهانگیریە و ئەتەرنێتە و تەلەڤیزۆن و سەدەمی ئەوە نەماوە تۆ ئەنفال بکرێ یاخود کیمیاباران بکری کەس ئاگای لێ نەبێ لەسەر ئاسی نێودوڵەتی تۆ ئەتوانی ڕایگشتی بکەی عەتفی کۆمەڵگەی نێودوڵەتی بۆ خۆت ڕاکێشی ئەگەر وڵاتەکانیشیان پێچەوانی ئەوە بن میلەتەکە ڕای ئەبێکە کاتە مەجبورە وڵاتەکەش لەگەڵ هاونیشتیمانەکەی خۆیاگیرێ بۆیە ئەگەر ئێمە لەسەر ئەساسی نەتەوایەتی هاودەنگ بین هاوبیر بین بێگومان ئامانجێکی زۆر باش بەدەستێت و لە داهاتووشە دەرئەنجامەکەی باشی ئەبینی